تا ئێستا نزیکەی 500,000 کارت دابش کراوە لەو کارتە نوێیانی کە نوێ تەبع کراوەتەوە بۆ هەڵبژاردنەکانی 2010 و پرۆسەکە بەردەوامە و هەموو هاوڵاتیانەوانی کە تۆماریان کردووە بۆیان هەیە سەردانی ناوەندەکان بکەن زۆر زەرورە بۆی کە کارتەکانی خۆیان وەرگرنەوە ئەوانشی کە تۆماری بایۆمەتریال نەکردووە ئەتوانن تۆمارەکانیان بە هەمان شێوە لە بنکەکان بکەن. سەبارەت بە ئامادەکاریەکان بۆ هەڵبژاردنەکان ئامادەکاریەکان تەبیعی بەردەوامن پرۆسەکە بە شێوەیەکی باش ئەڕواک ئێمە هەموو ئامادەکاریەکان کراوە بۆی کە لە 12 بتوانین هەڵبژاردنەکە بە شێوەیەکی سەرکەوتوون ئینشاڵڵا ئەنجام بدەین لە ڕۆژی دەی 5 دەنگدانی تایبەت ئەبێت ئەوەی کە عیلاقی بە وەزارەتەکانی پێشمەرگە و ناوخۆ دەنگدانی تایبەتە و لە ڕۆژی 12 دەنگدانی گشتی ئەبێت و بەکارهێنانی ئەو تکنۆلۆژیایە نوێی کە ئێمە وە کۆمسیۆن تەبەنامان کردووە کە سندوقی خێراکردنی ئەنجامەکانە سندوق تەسریع النەتایج ئەوە شێوازێکی نوێیە تەکنۆلۆژیایەکی نوێیە کە ئێمە لە هەڵبژاردنەکانە بەکارهێنین و هیوادارین کارەکان بە شێوەیەکی باش بڕوە هاوڵاتیان بە شێوەیەکی باش سەردانی بکەکان بکەن ئاشنایی خۆیان هەبێت لە شێوازی دەنگدان و لە ئەنجامدانی پرۆژەکە.